سەڵتان لە بینەرانی 1964 متوانە نەقیم لە بەرنامەیەکی تایبەت شرۆڤەی دەستپێکردنەوەی شەڕەکەی ئەمڕۆی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا دەکەین. دوای چاوەڕوانێکی زۆر ئەوەی کە دەوترا لێی دەدات لێی نادات ئەمڕۆ لە هەر لە سەربیانیەوە یعنی ئەوە دەرکەوت کە هێرشکرایە سەر ئێران. وەزیری بەرگری ئیسرائیل لە دەوروبەری کاتژمێر نۆی بەیانی وتی ئێمە ڕەنگە هێرش بکەین و هەروەها سەرکردە سەربازەکان ئێران بە ئامانجوگرین. دوای چەند دقیقەیەک لەم وتەی وەزیری بەرگری دەنگی چەندین تەقینەوەی گەورە لە ناو قوتارانی پایتەختی ئێران بیسترا. دواتر بوو بە شەڕە موشک و وەڵامدانەوەی یەکتری ئێرانیش دەسەوەستانەوە ساوە بەرامبەر بەو هێرشانە هەرچی بنکەی سەربازیە لە وڵاتی خەلیج و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشی خۆی موشکی تێگرتوون و بە ئامانج گرتوینی. هەتاوەکو ئێستا کە ئێمە ئەم بەرنامەیە دەکەین شەڕ لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و لەگەڵ ئێراندا بەردەوامی هەیە، نازانرێت چیە گوزرێت و مەودای فراوانبوونی شەڕەکە چۆن دەبێت. هەموو ئەوانە و لەسەر زانیاری لەسەر ئەو چەکانەی کە بەکارهاتوون و تەوقیتی هێرشەکانی ئەم وڵاتانە بۆ سەر یەکتری لەگەڵ عەقیل سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی باسەکەم. جەناب عەقیل بەخێر بێیتەوە. جەناب دەزانی کە ئەمریکا و ئێران ماوەیەکی زۆرە لە دانوساندان و گەورەترین کۆبوونەوەی دانوسانەکەیان ڕۆژی پێنجشەمبەی ڕابردوو لە جنێڤ بەڕێوە چوو بە تایبەت بەرپرسانی ئێران زۆر دڵخۆش بوون بۆ کۆبوونەوە، وتیان پێشکەوتنی باشمان بەخۆ بینی. بەڵام ئەم بەیانەی هەموو شت لە بەجارێت تەقیەوە و دۆخەکە گۆڕا و هێرش دەستی پێکرد. چۆن بینیتەمە؟ خۆی ئیسرائیل لەگەڵ ئەمریکایە ئەگەر تۆ سەیری شەڕی 12 ڕۆژی بکەی هیمانگی شەشی پار هەرعینی لە کاتی مفاوەزاتە بوو کە لێدرا، بەڵام ئەو کاتە ئێران ئامادە نەبوو. ئەم سەفەرەش هەر لە کاتی مفاوەزاتە کە ئێران وتی ئۆتۆمی دروست ناکەم و مۆزوعی یۆرانیۆم ئەیخەمە بن دەستی تاقەی دووەلیەوە. بەڵام ئیسرائیل ئەمڕۆی هەڵبژارد بۆ لێدان دوای ئەوەی کە بڕیارەکەیدا. ئەمڕۆ شەمەیە پشووە، ینی عوتڵەی جووە بڵین، نە قوتابخانە هەیە، نە زانکۆ هەیە، نە موسساتی دەولە، ینی بڵین دایرە و ئەوانە نییە و خەڵک هەمووی لە ماڵەوە جارێک خەوتووە. باشترین کاتە کە بەکاری هێنا لە ئێرانیاندا چاوەڕوان کراوە، ینی بڕوامەکە کە لێی بداتن، بەڵام بەم سورعاتە بەم کاتەیە نەخێر، ینی چەند ڕۆژێکی مابوو. باشە، بۆ تەوقیتەکە بەیانی بوو بەڕاستی. لەبەرەوە من شتێکم خوێندەوە کە ڕۆژنامەکانی ئیسرائیل بڵاویان کردوێتەوە، دەڵێن لە ڕووی هەواڵگریەوە ئامادەکاری زۆر بۆەوە کراوە کە لە بەیانیدا هێرش بکرێتە سەر ئێران و پارێکیشی هێزگار خەیاڵیشی تێچووە. بۆچی تەوقیتی بەیانی هەڵبژێردرا؟ وەی تەوقیتی بەیانی هەڵبژێردرا ئەگەر تۆ سەیری بکەی ئەوان ڕاست پارەیەکی خەیاڵیان سەرفکرد لە سیخوڕەکانی خۆیانیان لە ناو ئێرانە و ئێرانیش لە هەمان کاتە ینی زۆر شانەی سیخوڕی ئیسرائیلی گرت، ینی نێزیکەیدا شانەی زیاتری دۆزیەوە لە کاتی بڵین کۆبوونەوەیە بوو. قیادەی سیاسی ئێران لە کاتی کۆبوونەوەیە بوون، ئالەو کاتە بۆیە ئەو دقەی هەڵبژارد کە لێی بدا تەواو معلوماتی تەواوە بوو، زانیاری هەبوو کە هەمویان لێنانە کۆبوونەتەوە و دەست بەجێ لێیدا، بۆیە ئەو کاتی هەڵبژارد. ئەمریکا و ئیسرائیل حەزەکەمەوە بزانم یعنی بە دیاریکراوی چیان بەکارێنا لە هێرشەکەدا، لە موشک لە فڕۆکە چی جۆرێکیان بەکارێن؟ هەروەکو بە جەنابتم وتی ینی لە ئەوە ڕۆژەوە وتم لە بەرنامەی پێشووی وتم موشک بەکاردێنێتن وفعلا لە دەر بۆ سەرەتا باڵێ موشکی بەکارێنە ئەوانەی لە تارانیدا بەڵێ موشک تۆماهۆک بوو لە دەریاوە تێیگرت، تۆماهۆکە کروز. ئەمانە موشکانە موشکی زیرەکن، نزمەفڕن، بەرز نییە و هەتاکو تەکنۆلۆژیای تازەی تێ، ینی هەتاکو فلێریش بەکاردێنێتن ئەگەر بتوێت لێدەی بیخیتە خوارەوە. فلێریشە و تۆپە ئاگرانەیە کە ئەیبینی لە پشت فڕۆکەوە فرەیە داتن بۆی موشکەکان چۆر بکاتن. ئەنجا دوای ئەوە بە فڕۆکە دەسی پێ کرد. جۆری فڕۆکەکان بە زۆری لە جۆری F-35 دیار نییە ئەگەر F-22 ڕابتەر بەشداری کردبێ، چونکە F-22 ڕابتەر لە جەزیرەی گریک لە یۆناان 12 دانەی لێنانە داگرت پێرێ لە بەریتانیاوە هات چووە ئەوێنانە و مەجموعەیەکیشی هەیە، دیار نییە ژمارەکەی چەنێکە لە ئیسرائیل لێنانەیە. ئیترایە 22 ڕابتەر بەشدار بوو یان تەنها بەس F-35 لایتنگ بوو. ئەوە مؤکد F-35 لایتنگ بەشداری ئەو شەڕە بوو. هەموو شەکانەی بەکاریشی هێنا هەمووی BVR بوو، بیۆند ڤیژوەل ڕێنج، ینی لە دەرەوەی بینینە نێزیک نابێتەوە، لە دووری 300 کیلۆمەترەوە تێگرێتن. هیچ سەرکردەیەکی سەربازی یان سیاسی ئێران پێوە بووە لەو هێرشانەدا
ینی چاوەڕێکرێ پێوە بوو بێ پێوە بووە ئێران خۆشی ئەتیرافی کرد کە پێوە بووە 4 کەسی هەیە بەڵام ئەو ژمارەیە دیار نییە وەڵێ 4 بەڵام دوایی دەرەکەوێتن کەسێنەکە بەڵێ باشە با بێنە سەر ئێران بەڵێ ئێران وەڵامی دایەوە یەکسەر بەڵێ ئێران چی بەکارهێنا چی جۆرە موشکێکی بەکارهێنا ئەگەر تۆ سەیری ئەم سەفەرە بکەی لەگەڵ 12 ڕۆژەکەیە ئێران تەواو ئامادە بوو بە کاتێکی زۆر کەم و کورد بەکاری هێنا موشکەکانی تێگرت و تایبەتی لە خەلیج و ئیسرائیل و لە هەموو شوێنەیانی بەکاری هێنا زۆری موشکەکانی کە بەکاری هێنا ناوەندی بوو لەگەڵ موشکی بالستی بۆ تەلەبیب بۆ ئیسرائیل بەکاری هێنا بەڵام ئەوانی کە بڵێن لای خەلیجوانە بوو زۆری ناوەندی بوو چونکە ئێران مەخزوونێکی زۆری هەیە زیاتر لە 15,000 موشکی ناوەندی هەیە ئەوانەی بەکارهێنا بەڵام بالستیەکان بەو شێوازە نەبوو جارێ بەکاری نەهێنەوە باش هەر لە بەرنامەی پێشوە ینی باسی ئەوەت کرد کە ئەگەر ئەم شەڕە دروست بێتەوە بنکە سەربازەکانی ئەمریکا بەت لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە تایبەت لە خەلیج سەلامەت نابن یعنی لەوەی کە دەسەوەسان ئێران بۆ سێ و سەیریان بکە ڕێکم ڕۆوا بوو لە ئیمارات لە کۆیت لە قەتەر لە بەحرێن یعنی ئێران یەکسەر بنکە سەربازەکانی دایە بەرموشک ئەمە چۆن بوو ئاسان بوو بۆ ئێران و زەرەر و زیان دەگەێنێ بە ئەمریکا بنکانەوە بکرێت ئامانج بەڵێ زەرەری پێگەێنێ دنیای ئەمە موشەکە تۆ تێگریتن ئەو ینی بڵین لە کوێتەوە دەستی پێکرد لە کوێتیدا لە ئەبوظەبیدا لە بەحرێنیدا لە بەحرێن بڵین قاعدەی ستولی 5 ئەمریکی بوو لێنانە لێدا ولا حتا لە سەڵتانەی عومانیشیدا ینیەوە نییە بەس بڵین لە ئەبوظەبیوانە نەخێر بەرە خواردتر بەرە سەڵتانەی عومانیش ئەلێوێشیدا تێگرە موشەکانە طبعاً زەرەر هەرەگەیەنێتن ناڵی زەرەر ناگەێنێ موشەکەگەوێتە ناو قاعدەیەکی بەحریەوە بۆی هەیە مەسەڵەن سەرباز ڕادار هەموو جۆرە لە بنکەی هاوپەیمانانیشی داوە لێیدا بەڵێ لە هەموویدا لە نێزی قاعدەی عدێدیشیدا جگە لە عدێت لە نێزی قاعدەکەشیدا جگەلەوە ئەم شەڕە بخایەنێ ئێران هەتاکو لە مەساڵحی شەخصی ئەمریکیەکانەدا بۆ نمونە گەر تۆ ماکدۆناڵت هەبێ مەطعم ماکدۆناڵت هەبێ لە ئیمارات سە بۆ ئاهی ئەمریکاوانە بێتن یان شتێ ئەملاک ممتەلەکاتی عاید بە ترامپێ لێداتن ئەمجارە واز ناهێنێتن یعنی ئەگەرم شەڕە بەردەوام بێت بردومان و موشک بارانکردنی و بنکانش لەلایەن ئێرانەوە هەر بەردەوامە بێت بەردەوامە بێ بەڵێ زۆر باشە یەکشت یعنی ئەوەی کە لە هەولێر هەیە ڕەنگە بینەرانی شەوەیان بەلاوە گرنگ بێت و بنکە سەربازی ئەمریکا لە نزیک فڕۆکخانەی هەولێر ئەمڕۆ دەنگی تەقەبەنی و موشکی زۆر گەورە دەبیسترا لە هەولێر و حەزەکەم باسی ئەو موشکانە بکەیت چییە و ئاراستێ و بنکەیەکراون و ئەو سیستەمە بەرگریەی بنکەکەی هەولێر چییە کە بەرپەرچی داونێتەوە ئاو موشکانە هایپەرسۆنیک نییە ئەگەر هایپەرسۆنیک بووایە نەیەتوانی ئەمریکا بیگرێتەوە ینی بڵێن بۆ قۆنسڵخانە سیانی ڕۆیی هەرسێکیان خستە خوارەوە دوای ئەوە بەرەو فڕۆکەخانە بەرەو ئەمریکەکان خستیانە خوارەوە ئەو چەکەی کە بەکاری دێنێ ئەمریکا لێرە لە جۆری سیڕامە سیڕامیش ئەگەر هاوڵاتی بزانێتن دەنگێ وڕێ زۆر سەیری لێ دێتن هەزارە فیشەک لە دقەیەکە تەقێنێ ڕادارێکی تایبەتی خۆیە ئۆتۆماتیکی شەکە قفڵە کاتە سەرەدەف بەڵام توانای موشکی بالستی هایپەرسۆنیکی نییە ئەو جۆرە سیڕامیش لەبان مودەمیراتی ئەمریکی بەکاردێ لە ستوولە هەتا حامیلەی طائرات یعنی ئەوانی شەم جۆرە چەکەیان هەیە لەبانی سیڕام ئەمە پێوترێ بەرگری نێزیک نۆک بەرگری دوور ینی تێ بگرێ بۆ مەسافاتی دوور نەخێرکە موشکەکە زۆر نێزیکە بێتەوە لێم ئەنجا لێ ئەدایی تەقێنێتەوە ئەو جۆرە چەکەی بەکاری ینی هەتا بۆ موشەکە ناوەندێ هەتاکو لە سەفارەی ئەمریکی لە بەقاش هەیە ینی دانراوە بۆ پاراستنیەوە جگە لە هەولێر زۆر باشە سەبارەت بە کۆنتترۆلکردنی ئاسمانی لە بانیوم شەڕە هەڵگیرساوەتەوە جاری شەڕی 12 ڕۆژە ئاسمانی ئێران یان یەکسەر یعنی باسکردن لە کۆنتترۆلان نەبوو هەر بەدەسەوانەوە ئەم جارە چۆنە هیجازێکی هەیە دەتوانێت ئەم جارە جیاوازی هەیە ئەگەر سەیری بکەی موشک دەستی پێکرد پێش فڕۆکە ینی هەرچەنێ ناو ئێران جارێ ئێمە ئەڵین ثەغرە هەیە ینی بۆشایی هەیە کە فڕۆکە ڕەت بێ تۆ ئەو منزومانی کە هاتە وەکو S400 رووسی کە وەرەگریان HQ9 هەتاکو HQ9 بیەکەی هیچین کە وەرەگرت ئەمانەمە دای 15 کیلۆمەترە چینیەکە ئەوانەی ترمە دەنە مەسا 400 کیلۆمەتر بەڵام خاکی ئێران زۆر گەورەیە ئەو فڕۆکانە مەسەن بە مانگی دەستکرد ئەتوانێت ڕێ بدۆزەوە لە جیاتی دایرەکت بڕوە بۆ هەدەفێ بگاتە سەری لە ماوەی نیو سەعاتە بۆی هەیە بیکاتە 45 دقە نێزیک ئەو موشەکانە نەکەوێتەوە خۆی بپارێزێ چونکە ئەمریکا ئیسرائیل ئامادە نین یەک فڕۆکەیەکیان لە ناو ئێران بکەوێتە خوارەوە
بکەوێ لە ناو ئەمریکا ملت دنیا وەرەگەڕێتە سەر ترامپ لەبەر ئەوە ئەبێ بیان پارێزن ئەوە شێوازە ئێستا چەندێک خەڵکانی فڕۆکەی بینیوە لە ئاسمانی ئێرانە بەڵام فڕۆکەی FC5 جوانە بە چاو ڕابتەر نابیندرێتن چونکە لەو نزمیە نافرەتن کە تۆ بە چاو بیبینیتن نانەخێر لە هەمان کاتە فڕۆکەی ئێرانت هەیە ئەویش بەرزەوە بوو هەسایە ئاسمان بەڵام بە جۆری تەشویشی حربی ئەلکترۆنی ئەمریکی ناتوانێت ڕێگاکان بدۆزێتەوە هێشتانی شەڕەکە بەردەوامە بێت ویست بۆ پرسیارە بکەم وڵات تۆ دەمێکە هەرڵێ ئەم شەڕە هەر هەڵی گرسێتەوە هەڵگیرسایەوە ئەی بەردەوامی ئەم شەڕە چۆنە بە پێی ئەوەی کە لە بەیانیوە جەنابەت متابعەی دەکەیت بە پێی خێرایی و خاوی هێرشەکان بۆ سەر یەکتری یعنی چاوەڕێ دەکرێت ئەم شەڕە چەندێ بخایانی من بەمازانی خۆم شخصی خۆی دوو احتیمالی هەیە باش لە 12 ڕۆژەکە کەمترە بێ دە ڕۆژ بۆی هەیە ڕێککەون و ڕابوەستن و دابشنەوە جارێکی کە ترامپ ئەگەر ببینی لەوەتی هەیە ماوەیە زۆرە هەڕەشا ئەکاتن ینی هەتا کومیلەت لە ناو ئەمریکا لی بێزاربوو تۆ بە تەمای چی حامیلەی تائیرات ئێستا لەم ڕۆژەیە کە تۆ دوو دانت هەیە و دانەیەکی تریش وادێتن ڕاوەسێ خەرجی ڕۆژانەت 8 ملیۆن دۆلارە ئێستاکە نەوەک 6 ملیۆن وەکو پێشوو فەنزوێلا بەڵێ ئێستاکە 8 ملیۆن دۆلارە تۆ خەرجی دوو حامیلەت هەیە ئەوە 16 دانەیە تریش ئەگاتەوێ ئەوە 24 ملیۆن دۆلار ئەم پارەیە چێیدا زەریبەی ناومیلەتەی داتن ئەمریکا ئەپوایە یەکلایی بکردایەتەوە ینی چۆن بڵێن ترامپ لەم شەڕەیە بە ڕوسپی دەربشێتن نۆک بڵێن نەی کردو ئەم هەموو هێزە و ئەوانەی هێنا ئەوەیە مەوزوعەکەی ئەمەش یەکلای ناکاتەوە ناتوانێت ئێران عێراق نییە ئێران ئەفغانستان نییە ئێمە لایەنگری هیچ لایە نین ئێمە کوردین حەقمان بە کوردستانی خۆمانەوەیە ئێرە بەپارێزین ئەوە ئامانجی ئێمە ئەوەیە ئەمان چیەکەن پەیوەندی بە ئێمەوە نییە دووربن لێمانەوە بەڵام ئێران ئەگەر سەیری حربی عێراق و ئەفغانستان کە 8 تریلیۆن دۆلار تەکلیفی کرد لەسەر ئەمریکا بەڵام ئێران نە عێراقە نە ئەفغانستانە خاکێکی گەورەی هەیە وەکو باسیمان کردووە نیزامێکی معقەدی هەیە تۆ قیادەت کوش قیادە هەیە بەدیل بێتە جێی شەڕی ئێران بە 12 تاکو 13 تریلیۆن دۆلار کۆتایی پێنایە ئەم مەبلەغە زەخمە خاستەن خۆی تایبەتی ئەمریکا 37.6 تریلیۆن دۆلار قەرزی هەیە ئەم پارەیە لە چۆوە دێتن دوایەوە ملەتی ئەمریکاش بێزارە ئێمە بۆ سەربازی خۆمان فڕۆکەی خۆمان بنێرین دیفاع لە وڵاتێتر بکەین کە پەیوەندی بە ئێمەوە نییە کە ئیسرائیل واز لە قیادات بێنە کە یەکە بەڵام وەکو ملەت جیاوازە زۆر باشە حتمما ئەم گفتوگوی من و تۆ بەردەوامی دەبێت هەر ئەم شەو پرۆگرامی تر دەکەینەوە لەسەر دوایین گۆڕانکاریەکان کە ڕوودەدەن بینەرانی ئەوەی چاوتان لەسەر 1964 بێت لەگەڵ کاک عەقیل سەلام تاوەکۆم شەڕە بەردەوام بێت ئێمە ڕۆژانە بە بەردەوام شرۆڤەکانی جەنابیان وەردەگرین و نوێترین زانیارەکان لەسەر شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل بۆ ئێوە دەگوازینەوە لە ئێسادا سپاس بۆ بینەریتان سپاس کاک سەرچاوە